کەیسی سزادراوانی بادینان کە پێشتر لە 15 و 16 مانجی 2021 بۆ هەرێکیان 6 ساڵ زیندانی حکم بدران. دوای ئەوەی کە ئێمە تەمیزمان کردەوە و لایحەیەکمان دا بە بەڕێز سەرۆکی دادگای تەمیز بۆی بیدا بە هەیئەی موسەعە، بەڵام دواتر سەرۆکی دادگا ڕەتی کردەوە و دایەوە هەیئەی جەزای دوو. ئیتر ئەوە بوو بڕیارەکە دوای ئەوەی مداوەرێکی زۆری دێکرا لەگەڵ لەسەرکرا لەسەر ئەم دۆسیەیە دادوەران مداوەرێکی زۆریان لەسەر کرد. لە کۆتایی لە 28 چوار بڕیارەکە دەرچۆ، بەڵام ئەلانکردنەکە ئەوڕۆ ئەلانکرا و نوسخە گەیشتە دەستێمە. ئێمەش بۆ ڕای گەشتیمان ئێستا ڕای دەگەینین کە بڕیارەکە بەڵێ بە زۆرینەی دەنگی هەیئەی جەزای دوو ئەو بڕیارە پەسەند کراوە. ئەمن لێرە دەمەوێت پرسیارێک لە هەموو ئەو کەسانە بکەم کە گوێبیستی ئەو و ئاگاداری ئەو چاوپێکەوتنینە. ئەگەر دوو لە ئەندامانی بەڕێزی دادگای تەمیز کە خاوەنی چەندین ساڵ تەجروبەنە لە قەزا ئەگەر ئەوان قەنەعەتیان بەو قرارە نەبێ، وەرەت و سزادراوان کە سوکاری سزادراوان، ڕایگشتی، ڕۆژنامەنووسێک، مهندسێک، دکتۆرێک، ئەوانەی کە زۆر ئاگیان لە مەجای قەزایینە لە مەجای قەزای ئیش ناکەن، چۆن قەنەعەت بەوانە دێنی کە ئەو بڕیارێکی تەندروستە. لەگەڵ ئەوەش ئەمە ڕێز لە بڕیاری دادگای تەمیز دەگرین و ئەمە ئێستا بەنیازین لەگەڵ تیمی پارێزەرانی هاوپیشەم ئینشاءڵڵا ڕێگایترمان لەبەرە ئەویش خۆتان دەزانن کۆمەڵک ڕێگایتانەدان هەیە تڕقتان یەک لەوانە مەسەلەن ئیعادەت محاکەمە، لەوانە مەسەلەن تەمیز، ئەمە ئاخر شت دێنێتە تەصحیح لەبەروی تەمیزەکەمان کرد. ئێستا یەک ڕێگەمان پێشمەیە تەصحیح قرار تەمیزی. ئەو تەصحیح قرار تەمیزیەش لە ماوەی 30 ڕۆژ چ لە ڕێگای داواکاری گشتی بۆی هەیە تەمیزی بکاتەوە، چ لە ڕێگای خودی ئەو کەسانی کە سزادراون، چ ڕێگەی ئێمە کە ئەمە مەحامی ئەوانین، بەڵام ئێمە بە تاکید ئەو داوای تەصحیح قرار دەکەین لەبەرەوەی دوو خەتەئی جەوهەری هەیە، چونکە تەصحیحی قرار تەمیزی دەبی خەتەئی جەوهەری هەبی بە پێی قانون، بە پێی مادە 266 و مادە 268 و خەتەکانیش دیارن چنە. یەک لەو خەتەانە ئەوەیە ناکرێ ئاسایش لە هۆڵی دادگا بێ خۆی حەکەم بێ و لە هەمان کات دەخۆشی خەسم بێ. ئەوە غەڵەتێکی زۆر فەزیعی گەورەیە، سەرپێچی یاسایە. ئەگەر وا بێ خۆ دەبێ هەموو ئەو دۆسیانێک کە لە بریکەکانی پۆلیسن دەبی پۆلیسش بێن لە مەحکەمە حاضر بن. بۆ دەبێ ئاسایش حاضر بن، پۆلیس نابێ حاضر بن. خۆی ئەوە سەرپێچی یاسایە و خەتەکی قانونیە، بۆ یەک لە ئەسبابەکان ئەو ئەسبابەیە. سەبەبی دووەم کە ئێمە پەنای بۆ دەبێن لە بۆ تەصحیح قرار تەمیزەکەی ئەویش ئەوەیە لە کاتی ئیفادە وەرگرتنیان تەدوینی ئەقوالەکانیان بەڕاستی ئەوانە محامیان لەگەڵ نەبووە و لە بەردەم بەڕێزان سەرۆک و ئەندامانی دادگای تاوانی دووش ئاماژەیان بۆ خاڵە کرد کە ئەوانە لەژێر هەڕەشە و لەژێر تەهدید و تعزیب ئەو قسانەیان هەندێک شتیان نووسراوە پێیان واژۆ کراوە. دەمینێ لێرە ئەوەی کە دادگای تەمیزی بەڕێز پشتی پێبەستەوە بە قرارەکە سەردانیکردنی ئەو بەڕێزانەیە بۆ هەردوو قونسولیەی ئەمریکی و قونسولیەی ئەڵمانی. ئەمن نازانم سەردانیکردنی قونسولیەی ئەڵمانی یان قونسولیەی ئەمریکی چ تاوانێکە. ئەمن بەخۆم ڕەنگە چەند جارێک هەر یەک لە جارانە مەسەلەن لەگەڵمان فارس دەبوو کەیسی پارەی گەرمی جوتیاران لە بەغدا کێشە هەبوو لە بەشی ئابووری قونسولیەی ئەمریکی ئێمە داوەت کراین چوین بابەتەکەمان لەگەڵ باسکردن. خۆ گەر وا بێ دەبی دۆسیەک لەسەر من و مان فارسش بکەنەوە ئێمەش بە هەمان ئۆتۆمەتە 6 ساڵ حکم بکەن. لۆیە ئەوە هەر یەک لەو خاڵانەیە کە بەڕاستی ئەوان پشتیان پێبەستایە. خاڵێکی تر دەرێ پارەیان وەگرتووە لە قونسولیەکان لە قونسولی ئەڵمانی. گوای ئەوانە لەگەڵ قونسولی ئەمریکی پارەیان وەگرتووە و هەروەها کۆبنەوەیشیان کردووە لە هوتێلێک لەگەڵ قونسولی ئەڵمانی. و جارێکیش لەوانە قونسولی ئەڵمانی و ئەوانیان بردو سەردانی منتیقەی دۆرەیان پێکردیە لە منتیقەی لای بارزان دۆرێ، گوای ئەوانە چوینە ئەو شوێنانەیە پێپشانداینە. باشە ئەگەر ئەوە تاوان بێت نازانم تاوانی چی لە مۆزوعدایە کەسێک گرتی سەردانی دۆرێ بکاتن یان بڵێ ئەوە منتیقەی بارزانیان دۆرێ، خۆ منتیقەی محەڕەمە نیە دۆرێ کاکە. لەلایەکی تر دەڵێ ئەوانە پەیوەندیان هەیە لەگەڵ ڕێکخراوی هەفتەی شوبات کە لە سویدە. ڕێکخراوی هەفتەی شوبات کاری ئەو ڕێکخراوە ئەوەیە چالاکی مەدەنی خۆپیشاندان لە وڵاتان لە دەرەوە لە ناوەوە ئەو ڕێکخراوە ئەو کاریتی. ئەمە نازانم چ تاوانێک هەیە گەر کەسێک پەیوەندی لەگەڵ ڕێکخراوی هەفتەی شوبات هەبێتن. خاڵێکی تر دادگای تەمیز ئاماژە بەوە دەکات دەڵێت ئەمانە بە ئازادی خۆیان بەبێ ئەوەی هیچ فشارێکیان لەسەر بێ بەبێ ئەوە هیچ زەختێکیان لەسەر بێ ئەوانە ئیفادەکانیان وەرگیرایە. ئەوان خۆیان لە ناو دادگەوتیان کاکە ئێمە تعزیب درایینە، ئێمە زەختمان لێکرایە، ئێمە هەڕەشەی عەرز و ناموسمان کرایە، بەڵام دادگای تەمیز بەو شێوەیە لە قەرارەکەی نووسیەتی کە ئەوانە بە ئازادی خۆیان ئیفادەیاندایە. لە خاڵێکی تر دادگای تەمیز دەڵێ ئەگەر ئەوانە فعلەن تعزیب درایینە بۆ نەچوونە شکایەت لەو ئەفسەرانە بکەن کە تعزیبیان داون. ئەمن پرسیارێک هەمووتان دەکەم،
ئایا کەس هەیە لە ناو زیندانی ئاساییش بڵێ کاکە ڕێگەم بدەن تخوا کادەرگەم بۆ بکەنەوە دەچم شکایەت دەکەم ئەو زابتە منی تعزیبدا ئەو پشتم دیارە و دەچم تەقی تۆبیم بە حاکم پیشان بدەم لۆیە ئێمە بەداخەوە چاوەڕوانی ئەومان دەکرد کە بڕیارەکە لە بەرژەوەندی سزادراوان بە کۆتابێ بەڵام دواتر دیارە بە زۆرینەی دەنگ لەلایەن بەڕێزان هەیئەی جەزای دوو ئەو قرارە پەسەند کرد ناتوانین ئەمە ناو بدەین بەڵام محکەمەی هەیئەی جەزای دوو لە کۆی 5 کەسی زۆرینە ڕازی بووە دوانە ڕازی نەبووین ئەمە پێشەوەی هانە لە بۆ بەرسەرۆکی هەرێم بێن ئەمە ڕێگایشمان لە پێشە تەصحیح قرار تەمیزەکە ئەگەر لە تەصحیح قرار تەمیزەکەش هەر پەسەندی کرد و گوتی تەواوە بڕیارەکە ئەو کاتە بەڕێسەرۆکی هەرێم بۆی هەیە لێبوردنەوەی تایبەتیان بۆ درکرد پرسیارێکی لە جێ خۆیەتی کاکەژار بەنسبەت ئەو نۆ کەسەی کە لە 5 7 و 12 7 هەمان چالاوکان و ڕۆژنامەنووسن کە دادگایی دەکرێن بەڕاستی من بەش بە حاڵی خۆم لێرە لەگە تیمی پارێزەران وا ڕێککەوتین وا بڕیارماندا ڕۆژی دادگاییکردنەکە یەک داواکاری پێشکەشی بەڕێزان سەرۆک و ئەندامانی دادگای تاوانی دوو دەکەین ئەویش ئەوەیە داوا دەکەین سەر لەبەری ئەو دۆسیە بگەڕێتەوە بە حزوری ئێمە ئیفادەی یەکێک لەو تۆمەتخراوە پاڵان وەربژیری ئەگەر نا ئێمە هۆڵی دادگا بەجێ دێرین و بەشداری لەو پرۆسەیە ناکەین